بەدەر لەو سترێسەی کە هەیە تەلەبە کە زۆربەی تەلەبە بۆی دروستە بێ کێشەمان لە چیایە؟ تەلەبە زوو تەقیم بۆ خۆیەکە، یعنی یەکسەریە تەلەبەی پۆلی دوانزەمان هەڵسەنگاندنێکی خێرا بۆ خۆیەکە ئەڵێ یا زۆر باشم یا خراپم، حەدی وەسەتی نییە. ئیمتحانی ڕۆژانە و کردووە لە پۆلی دوانزە لە هەموو دەرسەکانە ئیمتحانی بیستەکەشی کردووە. قەت بڕیار لەسەر ئیمتحانی ڕۆژانە و بیستەکە مەیەبەوە کە تۆ زۆر چاکی یا زۆر خراپی. یعنی ئیمتحانی بیستەکە مەکەن بۆ هەڵسەنگاندنێکی تەواو بۆ خۆتان. یعنی تۆ ئێستا لە باوە بڵێن مامۆستامان کردی بە دەرسەکان باسی بیرکاری کرد بانش باسی عەرەبی بکەم. تۆ لە عەرەبی لە ئیمتحانی بیستەکە زۆر 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 زۆرت خوێندە بێ داخل بوو بێ یەک وەحدەیە، باوەڕ ناکەم زۆری نەشتان لەوانەیە هەمووی تەواو نەکردبێ، لەوانەیە زۆریتان لە بابەتی مستەثنایە بن کە دوور و درێژترین بابەتی قەواعیدە لە ناو پۆلی دوانزەیە. یعنی تۆ گەشتوویتێتە ئەوێ معقول نییە تۆ لە یەک وەحدە دوانزە بێنی دەبێنی یانزە بێنی نۆ بێنی بیکەی بە هەڵسەنگاندنێکی کامل بۆ هەموو عەرەبی. نابعکسەوە نییە. پۆلی دوانزە پێویستت بەو مەرحەلانەیە ئەوەی مامۆستا سامان فەرمی زۆر جوانەوە وردە 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 بڕێ. پێویستت بەوە نییە تۆ مەسەلەن لە یەک شوێنە بکەی بە قیاس بڵی مادام من مانگێکە دەرسە خوێنم کەواتە ئیمتحانی ڕۆژانە خراپ بووم، کەواتە ئیمتحانی بیستەکەش خراپ بووم، کەواتە من فەشەلێنم بە کەڵکی ئیمتحانی وەزاری نایە. نەخێر بەعکسەوە نیە. وەرە کچەکەم وەرە بابە. من نمونەی وەرنە پێشەوە بابیان وەرە کچەکەم. من نمونەی تەلەبەیەکتان بۆ بجەرمەوە. تەلەبەیەکمان هەبوو کوڕ بوو، بەڕاستی پێوە بڵێم زۆر خراپ بوو لە دەرسەکانیا و خۆشی یەکێک بوو لە تەلەبەی هەمالەکان. پۆلی دا زۆر خراپ بوو، پۆلی یانزە تۆزێک گۆڕا. لە کۆتایی پۆلی یانزەیە من خۆم بە شەخصی پێم وت وتم تۆ ماشەڵڵا مێشکت باشە، ئیستیعابت باشە، زۆر بە ئاسانیە توانی سەیتەرەکەی بەسەر هەموو مادەکانە، بۆ ئابەم شێوەیە ئەخوێنی. یەک قسەی کرد یەک جوملەی وت زۆر زۆر بەدڵم. وتی مامۆستا چاوەڕێم کە ئەگەر پۆلی دوانزە یەکێک نەبووم لەوانەی لە بەردەمی مەکتەبە ڕسمم هەڵواسرا تۆ گلەی لە من بکە. بەڕاستی واش بوو لە پۆلی دوانزەی تەواو کردی چێک بوو لەو تەلەبانی کە ڕسمی لە بەردەم مەکتەبە هەڵواسرا بوو بە ئەوایلەکانی هەرێک نەک مەکتەبەکەی خۆشی. ئێستاش ماوە تەلەبەکەمان الحەمدولىلا لە کولی طوبە دکتۆرە. مەبەستم چییە لێرە؟ مەبەستم ئەو ئیرادەیە کە تەلەبەکە هەیبوو. قەت وای لە خۆی نەکرد بڵێ وەڵام من مادام دە خراپم یانزەش خراپم، مادام دە یانزەش خراپم کەواتە دوانزەش خراپم. نەخێر. احتیمال هەیە جملەیەک لەو جملانەی لە ژیان تا ئەی بیستی، هی دایکتە، هی باوکتە، هی مامۆساکانتە، تەنانەت ڕەفیقێکیشت تۆزە کاریگەری هەبێ لەسەرت، احتیمال هەیە تەواوی ژیانت بگۆڕێ. احتیمال هەیە ئەم نەخشەیە کە ئیستا مامۆسامان کێشای اینجا بیکاتەوە بۆ تۆ لەمەیا بیت بیکاتەوە بۆ. لەبەرەوە ئیرادەتان هەبێ، تواناتان هەبێ، شودرێژ بن، بێتاقەتە بی، بێزارە بی، جاری وا هەیە واد لێ مەرزەمەکە فڕی ئاخرەڵی من و دوانزە و جامەرحەبە. بێزارە بی بێتاقەتە بی، بەڵام ئامانجێکی گەورەترتان هەیە. ئامانجەکە مە زۆر جار بە تەلەباڵین لە سەرەتای پۆلی دوانزە ئاڵێم وەرەقەی چێفۆر بێنە، ئەوانەی کە لە دەورەکەم هاوینە بەشداربوون پێم وتون. ئەڵێم وەرەقەی چێفۆر بێنە لە ژوورەکەی خۆدیان لەو شوێنەی کە سەعیدیاکەی هەڵیواسە. بنووسە بە ناوی خوای گەورە و میهرەبان من ناو فڵانی کوڕی فڵان کچی فڵانە، ئەمەوێ ئەم ساڵ ببم بە یا ئەمەوێ ئەم ساڵ ئەوەندە بێنم، هەرچەنە من لەگەڵ ئەوەیان دەرەجە بنووسی نەک کۆلێژ، چکە دەرەجەکە گرنگترە تاوەکو کۆلێژەکە. لەوانێت تۆ کۆلێژەی هێنی بەرز بێ، هەمانە حەزی لە دکتۆری نیە، حەزی لە هەندەسەیە، با نەوە نوێشی هەبێت دا تەنەزولەکە ئەو کاتە بەو پەڕیتواناوە ئیرادێکی زۆر بەهێزی هەبووە، دەرەجەکەیشی زۆر زۆر بەرز بوو، بەڵام تەنەزولی کردووە بۆ کۆلێژێکە دڵخوازی خۆیەتی. بۆیە دایمەن وەرەقەی چێفۆر بێنە بینوسە بڵێ من ئەمەوێ ئەم ساڵ ئەوەندە بێنم لە پۆلی دوانزە. هەچ کاتێ بێ تااقەت بووی، هەچ کاتێ بێزار بووی، هەچ کاتێوان لێ هات تااقەتی سەعید نەمێنێ سەیری ئامانجەکە بکە. بزانەوە ئامانجەی تۆ بەو گەورەیە دیاریت کردووە، بەڵام بەم شێوەی کە قاچە خستۆتە سەر قاچت بۆ دیێت، بەم شێوەی کە پاڵت لیاوەتەوە ئەو ئامانجە پێی ئەگەی بێگومان نەخێت. کاتە دایمە نێمە هەدەفی سەرێکی ئامانجی ئەومان هەبێ کە ئێمە ئیرادێکی بەهێزمان هەبێ. دەرس گرنگ نییە، عەرەبیە، فیزیایە، کوردیە، کیمیایە، هەر شتێکەیە، گرنگەوەی تۆ بتوانی ئیرادەیەکی بەهێزت دەبێت. ئەمە ئەو بەنسبەت مادەی عەرەبیەوە ئێمە زۆر جار بە تەلەباڵین لەگەڵ ئەی کاتەوەڵی نەمانەمان بۆ لەبەر کە ئەژنوێشکێ یاخرەمە چۆن لەبەرکەم ئێستەوە شت هەیە، ئاسانکاری هەیە. مەسەڵەن ئێمە بۆ زۆربەی تەلەبەکانی خۆمان هەموو مەنهەجەکەمان کردووە بۆ هەڵبژاردن. ئێڵێن تۆرە بەسلی تێبگە جارێ لە پۆلا دەورە هەڵبژارنەکانشمان بۆ لەبەر کە ئینجا دوای وەرە لە ئەخیرا حەلیکە بۆ خۆت وەڵامەکانیش هەر لە ئەخیرەوەی.
لەبەر یەکێکە لە بابەتە ئاسانەکان بابەتی عەربی بە تەنیا بەس سەتی لەسەر نییە. تۆ عەربی دایمەن یارمەتیدەرێکی هەیە، معاونێکی هەیە، مساعیدێکی هەیە کە بریتێ لە ئاینەکە. تۆرە ئاینەکە و زەبت کە بژانەکانی ئاینەکە لەبەرکە ئەو 20 دەرەجە و مسۆگەر کردو. دوای بچە بۆ عەربیەکە 80 دەرەجەی لەسەرە. وەرە مقارنەیە بکە لە نێوان پرسیارە وەزارەکانی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئەم مادەی کە ئێستای خوێنی، مادەیەک جوان هەزم کە دوای بڕۆ پرسیارە وەزارەکانی لێ حەڵکە بزانە چەند پرسیاری ئاسانی تیاتەوە. شەرت نییە تۆ مادەیەک سەعیدیان نەکردووە. تەلەبەی ئێمە بۆ لە دەرسە ترسێ لەبەروی سەعیدیان ناکە. بۆ ئەڵێ وەڵام من لەم دەرسەیە دەرناچم لەبەرەوەی سەعیدیان نەکردووە و پێویست. بۆ ئەڵێ وەڵام من لە ئیمتیحانی 20ەکە بەیانی هەتا ئاخر دەقەی ئیمتیحان لەناو پۆلایکەی تۆ مەرزەمەکە و بەدەستەوەی. سەبەبەکە چییە؟ ئیمتیحانی ڕۆژانە و نەکردووە، پلانت نییە. ئێمە لە عەربیە پلانمان هەیە. 3 وەحدە داخلە بۆ وەرزی یەکەم هەر چەندەم ساڵ بۆ بە دوان، 2 وەحدەش دەمێنێتەوە بۆ وەرزی دۆم ئەم ساڵ عەکسە بێتەوە بە 3 یعنی بە 2 بە 3 دەوەرە تۆ بە پلانێکی ڕێکوپێک بە مەزبوطی بەرنامەیەکی ڕۆژانەدا بنێ، ساعاتەکانت دیاری بکە، خەوت دیاری بکە، ئیسراحەتت دیاری بکە. اینجاوەرە بزانت چۆن نتوانی سەیتەرە بکەی بەسەر هەموو دەرسەکانە. بەشی لەبەرکردن بە جیا بکە لە کاتێکایە کە مێشکت باشە بۆ لەبەرکردن. تەلەبەمان هەیە ئەڵێ من نەتوانم تا سەعات 2 شەو دابنیشم سەعیکەم، بەس بەیانی نابێت تا 10 کەس هەڵمسێنێ. هەشمانە بە پێچوانەوە ئەڵێ من لە 10:11 گڵۆپێکی سوور هەیە لێرە کە داگیرسا دنیاسە هیچم بۆ لەبەر ناکرێ، بەس بەیانی سەعات 5 هەڵمسێنە. تۆ جارێ خۆت بناسە بزانە لەم دوانە کامیانی، بزانە شەو مێشکت باشە بۆ سەعی یا بەیانیان زوو. خۆت لەوای هەڵسەنجێنە کامیان بوو ئەوە زۆر باشە. تەلەبەمان هەیە عەزێتی خۆی ئەیە بەیانی بە زۆر هەڵیەسێنن لە خەو، بەم خەواڵیوە چێتە سەر کتێبەکە سەر مەنهەجەکە هیچ ئیسفادێکیشی لێ ناکە. شەویش بە هەمان شێوە شەو پێڵن زوو بخەوە لەبەرەوەی ماڵەوە زانن زوو خەوتن و بەیانی زوو هەسانی تر چاکە بۆ ئەم نا تۆ خۆت بناسە پێش مشتی. زۆر گرنگە ئێمە بەڕاستی بەرپرسیارەتی پۆلی 12 بخینە سەرشانی خۆمان کە تۆ بەرپرسیارەتی پۆلی 12 خستە سەرشانی خۆت کەس پێ و ناڵێ سەعیکە، کەس پێ و ناڵێ ئیمتیحانەکە دوایە. لەبەرەوە تۆ خۆت ئەو مەسئولیاتە خستۆتە سەرشانی خۆت، مەسئولیاتەکەش زۆر بەباشی ببەی بەڕێوە، ئامانجت هەبێ، پلانت هەبێ، بەرنامەی ڕۆژانە دەبێ و هەدەفێکی سەرەکیش دەی لە ئەیفۆڕەکە کە هەڵت دواسیوە دیاری بکە دڵنیابی ببێکێک لە تەلەبە سەرکەوتوەکان. هیوادارم ئینشاڵڵا سەرکەوتوو بن. ئێمەش لێرە وەک مامۆسانی پەیمانگای سلێمانی ڕۆژانە لێرەین یا هەفتانە لێرەین، دەورەمان هەیە، هەشت تەلەبێک لە هەر شوێنێک هەچ پرسیارێک هەر شتێکی هەبوو ئەتوانین لێرە هەفتانە بیبینین وەڵامی هەموو پرسیارەکانیشی بینەوە بەبێ هیچ بەرامبەرێک. هیوادارم ئینشاڵڵا هەموو لایەکتان سەرکەوتوو. جارێکتر لە خزمەتتان نابم کچی ناکڕینە بۆ دەربارەی وانەی بیرکاری هەیە زۆر سەیەکە لە وانەی بیرکاریە، بەڵام ئەڵێ مامۆستا من هەر باش نیم. سێریکی من کە ئێستا هیچ شتێک ڕووی نەداوە، ئێستا لە 100 بەش 20 ئیمتیحانی کراوە، ئەمە تایبەت بە وەرزێک ئەی چەند ماوە. ئێستا تۆ لە سەرەتایت خوانەخواسە لەم 20ەیە 5شت هێنابێت، کوڕت 2شت هێنابێت، هێشتا هەر زۆرە. بڕوا بکە زۆرە سار مەبەرەوە، چووکم هەندێک مامۆستا تەبیعەت و شێوازی وایە شانازیەکە بە پرسیاری قورسی خۆیەوە، ئەڵێ تەلەبەکانم پێ حەل نابێت. بابە وەڵڵا ئەوە پێوەەر نییە. کاکە وەرە تۆ من سوێن بە من پێت ئەڵم سوێن بەخوال لە 199 پرسیار لە ناو کتێبەکەی خۆتایەتەوە بە ژمارە ئەگۆڕدرێت. کاتە بۆچی ئەو مامۆسایی مەکتەب بە هەر قەلەقتکە با تۆ لە مەکتەب کاکە 5 هەبێ لە 100ەکە. ئەو سەر شەرتە ئێمە کچێکمان ناوی هەبوو ناوی سۆلی نابوو لە مەکتەب باشە باسی پێرارت بۆکەم. واللهی لە هەموو دەرسەکانە زۆر خراپ بوو. ئەیگوت مامۆستا سامان من لە مەکتەب لە پۆلی 11 بۆچی یەکەمی پۆل بووم و ئەوانە ئێساکانە ئاوا وێرانم. بابە من وعدێکم پیاوتم تۆ هەموو شتێکان ئەزانی مەلزەمەکە ئەزانی کتێبەکە کوتی مامۆستا هەموو ئەزانم. کوتم ئەی دەفتەرەکەت ئەو مەلزەمەی کە لەبەر دەسا ئەو دەفتەری کە ئەو کتێبەی خۆت هەمووی ئەزانی ئەوە مامۆستا هەمووی ئەزانم. دەوتم بڕۆ ئیمتیحانە واللهی 96 ئەم کچە. تۆ سێری کە لە ناومێدیەکی مامۆستا ئومێد فەرمووی لە ناومێدیەکەوە بۆ سەرکەوتنێکی زۆر گەورە. ناومێد مەبە بە هەندێک مامۆستا تەبیعەتی وایە شانازی ئەکات کە چەند تەلەبەی زۆر کەوت بێت و ئەزانی تۆش هیچ نازانی، بەڵام نەخێر تۆ گوێ لەم شتانە مەگرە وەڵا ئەڵێ من نەیتە خصوصیەکەی من ئەوە تۆ هەر دەرناچی کاکە ئەم شتانە نیە لە پۆلی 12 کتێبێکە لەسەر ئەو کتێبە پرسیار دێتەوە. تۆ مهم شانازی بە خۆتەوە بکە کە کتێبەکە وەکو گوڵەزانی مامۆستا جان من کتێبەکەم زەبت کردووە ئەزانی مەسەلەی بیرکاری چۆنە با من کۆتایی پێبێنم ئەیدە مامۆستا نەبەز و مامۆستا ئەریڤان بیرکاری ئاوا سەعی بکە. بۆ نمونە وانەی یەک بۆ یەک ناکەی، وانەی یەک بۆ یەک لە چی پێکاتەوە وێنە ڕوونکردنەوەیەکان
هاوجێبوونەکان خاڵ یەکتەبرینی دوو نەخشە خاڵ یەکتەبرینی یەک نەخشە مەبەستم یەکتەبرینی ستونی ئاسۆیە کە کتێبەکەت بە جوانی کرد و خاڵی چاودێری و نمونونەکانت کرد ڕاهێنانەکانت کرد بڕۆ بانکی پرسیارێک بکڕە بەس با بانکی پرسیارەکە تێکەڵاو پێکەڵاو نەبێت بەشی یەکەمی وانەی یەکەمی جاکرابێتەوە وانەی دووەمی جاکرابێتەوە سێمی جاکرابێتەوە تۆ کەوانەی یەک بۆ یەکە تەواو کرد بڕۆ سەر پرسیارە وزاریەکان و ئەمانەی کە لە بانکەکە لەسەر یەک بۆ یەکن ئاوا سەرکەوتو ئەبی بەس ئێستا تەلەبەی ئێمە بۆچی سەرکەوتو نابێت ئەچی هەموو بەشەکە بە یەکەوە سەعیەکە هەر هەموو بەشەکە ئەنجاکانە سەری لێ تێگەچێ بانکێک بەکاردێنێت شتێک بەکاردێنێت سیرەکە پرسیارێک لەوانەی یەکەم لەوێ لەوانەی دوم لێ تۆ کە شارەزای وانەی یەک بۆ یەک بووی وردە و دەفێری وانەی دووش دەبی یەک بۆ دووژەبی بە هەمان شێوە بۆ یەک بۆ سێش خی گەورە سەلامەت و سەرکەوتودانکە وەکو وتیشمان وەکو مامەسای پەیمانگای سلێمانی ئەم دڵسۆزیێمان با ئەو ئیمتحانی شەستەگەل لە ڕێگا هەرچێکت پێویست بوو بەبان ئەو چاوانم مانگای سلێمانی پێشەنگ لە سلێمانی